مەلات نەدەهاتم لە ڕێگا پەنجا هۆکارم ژمارتان نێم بەڵام کاتێ ئەو هۆکارانم ژمار ئەنجا حەزم کرد بێ مەلات من چیم بەسەر هاتووە ئەزەل من گیانی خۆم دەدەمە بەهار من چ کارێکم هەیە لێرە بۆ چەمیشە خۆم لەبەر دەرگای تۆ دەدۆزمەوە چونکە تۆ هی ئێرەی مەبەستە چییە؟ مەبەستە چییە ئەزەل؟ تۆ کەی؟ چ مرۆڤێکی تۆ؟ شتێکم پێ بڵێ تا نەفرەتت لێ بکەم ئەگەر نەفرەت بکەی وا دەزانی دەتوانی بچووکترین شتیش بگۆڕی نامەوێ لە ژیانی خەیاڵی ڕووبەڕوویەک بووینەوە من باوەڕم بەو شتانە نییە ئایا لەبەر ئەمەیە هەشان ناوم مەهێنا ناوی من مەهێنا تکایە ناوی من مەهێنا وەک بڵێ کەسێکی ترەوە بانگم دەکا کێ بانگم دەکا تۆ کێی من کەس نیم هیچ کەسێک نیم مەکە چی دەکەی وا مەکە مەکە تکایە ئەزەل لێ دەپاڕێمەوە مەکە باشە تۆ چی وەک بڵێت ناسم تۆ چی خاڵۆ بۆستە خاڵۆ بوو کروتە یان نە خاڵۆ تۆ بڵێ توانیت شتێک ئاشکرا بکە یان نا
بەڵێ خاڵۆ بیرم کەوتەوە ئەو هەو بوو کاتێ پلانیان بۆ عومەردانا ئەو ژێ بوو بەبیرم دێ خاڵۆ ئەوەی بەسەر عومەریان هێنا ئەوەندە سەرقاڵی کردوم نەمزانیەوە بەتەمان بەسەر ئەزەریش بێنن بەهەر حاڵ ئێستا من کارێکی بچووکم هەیە دوای قسە دەکەین. ئەوە هاتم. چه هەیە؟ کاکازل تۆرە بانگی پورم دەکەم. نا بانجی مەکە داکت لە ماڵەوەیە؟ نا دەرچوو. دەزانی بۆ چۆ ڕۆیشتۆ؟ پلیتەکانی سەرکەوتن ئاشکرا دەکەم. دوو پلیتی شەمەندە فەر بەرەو سۆفیا. دەزانی چیا؟ بڵغارەکان کیوان هەیە هەر قاسێکیان هەندی ملتا وەکی تۆنا وەکی منە. سەیری ئایانە مەکە کەسمان لە دوانیە. بیر لێ بکۆ کوڕم خەیاڵ بکە خەیاڵ. ئەوانە بەسەر چوون خەیاڵ بوو. بەک 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 بۆ دواوە بەک. ئێستا سەیری ئایانە بکە. بە هەموو ئەقلی خۆیان دانەوێ ئێمە بۆستێنن. ئێمە تازە ئێرە چێ دێڵی. دەڕۆی. ئەم کارە کۆتایەکەی خراپ دەبێ ئەزەل. با خراپ بێ. یانی هەر کەس بێ دەسووتێ. با بسووتێ. بە هیوام شتێکی وان نەکەین. تا نەفرەت لەو ڕۆژە نەکەین. با ئێستا بیکەین. نەفرەتیش دەو ڕۆژە بێ. هەڵەیە. هەڵەیە هەڵەیە هەڵەیە. پێم بڵێ هیچ شتێکێ لێمە ڕاستتر بێ. نابێتە هەڵایشان. نابێتە هەڵا؟ ئەشان. نەخێ
خێر ئەزەل بێدەنگ تکایە چەند خۆش دەوێت